سڵاوتان لەبێ و ئەم کاتتان باش. من ئێستا لە بەڕێوەبەرەتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیانم. لێرە لە ڕابردوودا ناوی نزیکەی 1435 خاوەن پێداویستی تایبەت تۆمار کراوە لە وەزارەتە تاوەکو ئێستا نەگەڕاوەتەوە بۆ باسکردنی گیر و گرفتەکانی ئەم بەڕێوەبەراتە لەگەڵ بەڕێز ژیلوان عادلشکۆل بەڕێوەبەری گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیان گفتوگۆ دەکەین. کاک ژیلوان سڵاو لێبێ ئەم کاتۆ باش. ئەمەوێ سەرەتای پرسیارەکانم بۆ دەست پێ بکەم لە سنووری بەڕێوەبەراتەکەی ئێوە چەند خاوەن پێداویستی تایبەت هەیە؟ سڵاو لە ئێوەش لە سنووری بەڕێوەبەراتی گشتی چاودێری و گەشەپێدانی کۆمەڵایەتی گەرمیاندا 6,000 کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەت هەیە کە کۆمەکی دارایی وەردەگرن. بەڵێ کاکژیان لە ڕابردووە کۆمەڵێک ناو تۆمار کراوە لە ئێوە ئیشوکارەکانیان بۆ ئەنجام درراوە ئاراستی وەزارەت کراوە، بەڵام ئەو ناوانە بەپێی بەدواداچوونەکانی ئێمە تاواکو ئێستا نەگەڕاوەتەوە. هۆکارەکەی چی ئێوە بەدواداچوونتان بۆ کردوون؟ بەڵێ دوای تەواوبوونی ئەم ناوانە کە 1435 کەم ئەندام و خاوەن پێداویستی تایبەتن، دوای تەواوبوونی لیژنە پزیشکیەکانی ئێمە ئاراستی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتیمان کرد و لە وەزارەت دوای وردبینیکردن تەواوبوو نێردرا بۆ ئەنجومەنی وەزیران. ئێمە ئێستا چاوەڕێی بڕیاری ئەنجومەنی وەزیرانین بە بڕیاردان بە بڕینەوەی کۆمەکی دارایی ماگانە بۆ ئەو خاوەن پێداویستی تایبەتان. بەڵێ لە سنووری بەڕێوەبەراتی ئێوە چەند سنتەر هەیە و چەند دایانگە هەیە تاوەکو ئێستا ئێوە مەسەلەن سەرپەرشتی بکەن و ئەو دایانگانە دایانگە حکومیەکان ئێوە چۆن سەرپەرشتیەکەن و بەداداچوون بۆ گیر و گرفت و کێشەکانیانەکەن؟ بەڵێ 4 سنتەری مناڵان هەیە کە سنتەری مناڵانی قەزای کەلار و قەزای کفری و قەزای خانەقین و ناحیە ڕزگاری کە ئەم سنتەرانە لەژێر چاودێری و سەرپەرشتی ئێمە بە هاوکاری ڕێکخراوی یونیسێف خەریکی چالاکی و خول و ئیش و کاری ڕۆژانەی خۆیانەوە بەدەر لەمە ئێمە دایانگەکانمان هەیە، 3 دایانگەی حکومیمان هەیە لە هەر یەک لە قەزای کەلار و کفری و ناحیە ڕزگاری. باشە کاک ژیلوان، ئەگەر پێمان بڵێ لە سنووری بەڕێوەبەراتەکەی ئێوە چەند پەیمانگا هەیە و ئیشوکاری ئەم پەیمانگانە چییە؟ ئایا ئەمانە لە داهاتووە ئەتوانن ببنە خاوەنی بڕوانامە و خاوەن ئیشی خۆیان؟ بەڵێ ئێمە 2 پەیمانگامان هەیە، پەیمانگای ناویستانی گەرمیان لە قەزای کەلار و پەیمانگای ناویستانی کفری لە قەزای کفری. ئەم 2 پەیمانگایە ڕۆژانە مناڵەن تیان ئەخوێنن هەر لە پۆلی یەکەوە تاوەکو پۆلی نوێی بنەڕەتی لێرە دەرسیان پێوترێتەوە. ئێمە ئەم ساڵ توانیمان لە ڕێگەی وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی و خۆشبەختانە 25 مامۆسان بۆدام بمەزرێنین و توانیمان داخلی سیستەمی پەروەردەیان بکەین کە پێشتر ئەمان داخلی سیستەمی پەروەردە نەبوون. ئێستا وەکو هەر خوێندکارێکی تری خوێندنگاکانی گەرمیان ئەبن بە خاوەنی شەهادەی خۆیان. ساڵی پێشوو لە کۆی 17 لە بینۆی بنەڕەتی لە کەلار 13یان دەرچوون قۆناغی نوۆی بنەڕەتیان خوێندووە، ئەتوانن لە پەیمانگا و زانکۆکان درێژە بە خوێندن بدەن و خۆشبەختانە هەر ئەم ساڵ توانیمان لە ڕێگەی وەزارەتەوە خەرجی گیرفانیان بۆ دابینکەین کە پێشتر هیچ خەرجیەکی گیرفانیان نەبوو و نانی بەیانیان بۆ دابینکەین و ئێستاش ڕەزامەندی گرتنی ئۆتۆمبیلمان بۆیان تەواو کردووە کە ڕۆژانە بە ئۆتۆمبیل هاتوچۆیان پێ بکرێ بێنرێنە پەیمانگاکەوە بگەڕێنەوە ماڵی خۆیان. باشە ئێوە کۆنتاک و پەیوەندیتان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکانە چۆنە؟ ینی ئەو داواکاریانەی کە ئێوە هەیە بەشێکی لە ڕێگەی ڕێکخراوەکانەگرێ. ئایا بووەتە هۆکارێک بۆی کلێنێک بۆ ئێوە بۆ بەڕێوەبەراتێکە پڕبکاتەوە؟ بەڵێ ئێمە لێک تێگەشتنمان هەیە وەکو وەزارەت لەگەڵ ڕێکخراوی یونیسێف و UNFPA خۆشبەختانە لێرە چالاکی بەردەوامیان هەیە و ڕێکخراوی یونیسێف ئەم ساڵ خۆشبەختانە لەگەڵ سنتەرەکانمانە چالاکی زۆر باش و هاوکاری مادی باشی سنتەرەکانمانەکە. بەڵێ زۆر باشە و چالاکی و ئاستی سنتەرەکانی زۆر بەرز کردوێتەوە. ناو تۆمارکردن چۆنە؟ ئەو کەسانی کە مەسەڵەن خاوەن پێداویستی تایبەت و تاوەکو ئێستا ناویان تۆمار نەکراوە. بەڵێ دوای ڕەزامەندی بڕینەوەی کۆمەکی داراییە و 1435 خاوەن پێداویستی تایبەتی کە ئێستا بڕیارەکە گەیشتوتە ئەنجومەنی وەزیران چاوەڕێی ڕەزامەندین، دوای ئەوە بڕیار ئەدرێ دووبارە ناو تۆمار کرێتەوە. ئەو کاتە ئێمە دووبارە ئەو بەپێی ئەو ڕێنمایی کە بۆمان دێت خاوەن پێداویستی تایبەت و کەمەندام دەنێرین بۆ لیژنە پزیشکیەکان. باسی ئەوم بۆ بکەی لە ڕابردووە کۆمەڵێک خاوەن پێداویستی تایبەت موچەکانیان بڕا، ئایا ئەویش لە چوارچێوەی ئەو 1435 خاوەن پێداویستی تایبەتن یان ڕێکاری تریان بۆ گیرێتە بەر؟ بەڵێ ئەو 1435 ناوەی کە باسمان کرد لە چوارچێوەی ئەوانە بوو کە بۆ پێداچوونەوە و ڕێخستنەوەی ئەوانەی کە
پێشتر هەبووە کەم ئەندام نەبووە خاوەن پێداویستی تایبەت نەبووە لەم لیژنان لە کۆمەکی دارایی وەرگرتووە بۆیە ئەم 1435 بەڵێ بە تاکید لە چوارچەوەی ئەوانە بوو کە بڕیارەکە وەکوتم ڕێکارەکانی تەواو بووە لای ئێمە لە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی تەواو بووە چاوەڕێ ڕەزامەندی ئەنجومەنی وەزیرانی. باشە لە سنووری بەڕێوەبەراتی ئێوە 300 منداڵی ئۆتیزم هەیە ئەم منداڵانە چی بۆ ئەکرێ لایەوە؟ بەڵێ منداڵی ئۆتیزم لە گەرمیانە بەڵێ بە تاکید نزیکەی 300 بەپێ ئامارە نافەرمیەکان 300 منداڵی ئۆتیزم هەیە لە سنوورەکەدا بەداخەوە تا ئێستا سنتەرێکی ئۆتیزمی حکومی نییە لە گەرمیانە ئێمە ئامادەکاریمان کردووە هەم بۆ قەزای کفری و هەم بۆ قەزای کەلار لە ڕێگەی وەزارەتەوە کە بتوانین سنتەری ئۆتیزمی حکومی بکەینەوە بۆ ئەوەی قەزای کفری بینایەکمان وەرگرتووەتەوە خەریکی ڕەزامەندی نوێژەنکردنەوەی کڕینی پێداویستیەکانین بۆ ئەوەی سنتەری ئۆتیزمی حکومی بکرێتەوە. سنتەری ئۆتیزمە ئەهلیەکان ئێستا 4 سنتەری ئۆتیزمی ئەهلی لە قەزای کەلارە هەیە کۆ ڕۆژانە منداڵان لەوێن خۆشبەختانە هەندێک لەو سنتەرانە لە ڕێگەی ئێمەوە ئەو منداڵانەی کە باری دارایان خراپەیان کەم دەرامەتن لەوێ بەبێ بەرامبەر وەردەگیرێن. بەڵێ سوپاس بۆ تۆ کاک ژیلوان لێرەدا ئەوەی لەم گفتوگوایە دەستمان کەوت بە دوواداچوومان بۆ کرد لایەنێکی گرنگی ئەوەیە کە ئەو 1435 منداڵی کە لە ڕابردوودا ناویان تۆمار کراوە تاوەکو ئێستا نەبوونەتە خاوەنی موچەی خۆیان ڕێکارە ئیدارەکانی بڕیوە چاوەڕێی فەرمانی ئەنجومەنی وەزیرانن.